وەکو نووسنگەی مافی مرۆوی سۆران بە هەمانگی لەگەر بەڕێبەراتی ئەوقافی سۆران بە پێویستمانزانی لەم دەڤەرە هەڵسین بە سازدانی هەڵمەتێکی تایبەت بە بەرانگاربوونەوەی مادە هۆشبەرەکان بۆ زۆربەی چین و توێژەکانی ئەم دەڤەرە. بەتاکید مادەی هۆشبەر لەم دەڤەرەدا بە حکمی ئەوەی کە ئێمە سنوورێمان لەگەر وڵاتێکی وەکو ئێران هەیە و ڕێژەی بەکارهێنەرانی مادەی هۆشبەرش لە ئیران گەشتە ڕێژەیەکی مەترسیدار ئێمە پێویستە حەزەروەر بگرین بە سەبارەت بەم بابەتەوە بۆیە بە پێویستە زانین کە هۆشیاری زیاتر لەسەر ئەم مادە بەڵاو بکرێتەوە و هەروەها دەستگاکانی ئەمنی زیاتر چاوکراوەتر بن بۆ ئەوەی بتوانن دەست بەسەر هەر مەوادێکدا بگرن کە دەیانەوێتن بێنە ناو دەڤەری سۆر. ڕۆڵی مامۆستایان یاینی لەو شارکردنەوەی خەڵک بەڕاستی هەتا ئێستا ئەو ڕۆڵی مامۆستایان یاینی دیتیان ڕۆڵێکی زۆر بەرچاوە، زۆر خەڵکیان وشار کردیتەوە و پێویستە لەسەریان کە بەردەوامن لەو شارکردنەوەی خەڵک. بەڵام بەڕاستی بە وشارکردنەوەی مامۆستایانی یاینی شتەکە تەواو نابێت، چونکە شتەکە زۆر مەترسیدارە. ئەو ئامارە ئیمڕۆ ئێمە گوێمان لێ بوو زۆر مەترسیدارە. پێویستە حکوومەتیش لایەنی پەیوەندیدار هاوکار بیت بۆ ئەوەی ڕێ بژیرێت کە باشکرایی ئەو زۆرە برین مادانە بەکارکرد کە بەکاردێنن.